بێزاری و ناڕەحەتی و بێدادی و نادادی و نادادپەروەری و نایەکسانی و دزی و گەندەڵی و خیانەت و برسێتی و قات و قڕی و یعنی خەڵک گەیشتۆتە تینی. چاوەڕێ بین کە ئێمە ئیمامی مەهدی بێت و ڕزگارمان بکات. پارتی دیموکراتی کوردستان 78 ساڵە دامەزراوە دوو سەرۆکی هەبووە. بەڵام ئەم قسەیە بۆ هەموو حیزبەکان ئێستا ڕاستە. عەلی باپیر لەوەتی کۆمەڵ دامەزراوە، هەر مامۆستا عەلی باپیر ئەمینداری کۆمەڵە. تەنها ئەم 35 ساڵەی ئەزمونە لەبەر چاوە ئەگەر ئەمە باس بکەین لە یەکەم هاتنیانەوە دەستیان برد بۆ هەموو پیرۆزیەکانی ژیانی خەڵک. ئێمە زۆر باشە زانین شەقام لە باشووری کوردستان ئەقڵێ، یعنی ئێستا حیزبانە داردەستی وڵاتانی دەرەوەن و حکوومەتی عێراقی داواکاریەکانی زۆر ڕەوایە، ئەڵێ نەوتەکە ڕادست بکەن بە کۆمپانیای سۆمۆ بیفرۆشێ. ڕۆژاوای کوردستان ئەوەی کە تێکیان شکاندووە پشتا و پشتی دەسەڵاتە، سەرۆکی تامردنە، لە دوای ئەوەی کە هاتوونەتە دەسەڵات و هاتوونەتە حکومڕان حەقیقەتەکەی خۆیان خستۆتە ڕوو. لە دوای ئەوەی ئەم حیزبانە بوون بە باڵا دەست، بەڵکو ئەو ئازادییان لە تاکی کوردستانەوە بەخشیان بەم حیزبانە بە ناوی حیزبی سیاسیەوە خەڵکیان نردۆتە پەرلەمان، زمان لە دەمیانە. بەڕێزان خۆشەویستان، ئەم کاتتان باش، لە هەرکوێک هەن ساغ و سەلامەت بن. خۆشەویستان، تەوەرێکمان هەڵبژاردووە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەین، ئەویش بابەتی حزب، ڕۆڵی حزب لە کۆمەڵگەی مەدەنی، ئەو ڕۆڵەی کە پێویستە بیبینێ بۆ بەدەستهێنانی مافەکانی تاک و ئەو کۆمەڵگەی کە ئەو حیزبەی تێدا دروست بووە. باس لە ئەو ململانێ حیزبیانە ئەکەین کە لە هەرێمی کوردستانە هەیە. بۆچی حزب لە کۆمەلگای باشووری کوردستان ناتوانێ وەکو پێویست ڕۆڵ ببینێ؟ لە نێویشیاندا ئۆپۆزیسیۆن کە باڵی سەرەکی پێکهێنانی کۆمەڵگەی مەدەنیە، لە کۆمەڵگەیەکی دیموکراسیە پێویستە حزبی ئۆپۆزیسیۆن ڕۆڵی تەواوکردنی ئەو کۆمەڵگە مەدەنیە ببینێ. بۆچی حزب ناتوانێ ئەو ڕۆڵە ببینێ؟ لەگەڵ بەڕێز مامۆستا لوقمان حەسەن وەکو شرۆڤەکاری سیاسی گفتوگۆکەین. مامۆستا لوقمان، ئەم کاتت باش. هەموو کاتت باش، زۆر سوپاس. سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەدا. ڕێز و سوپاس. مامۆستا لوقمان، حزب لە کۆمەڵگەی باشووری کوردستانە توانیوێتی وەکو پێویست ڕۆڵی خۆی ببینێ؟ بەگشتی حزب. بەڵێ، سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەوی، سڵاو و ڕێز بۆ بینەران و بیسەرانی رادیۆکەتان، سۆشیال میدیاکەتان. هەڵبەت ئەگەر بمانوێت باسی حزب بکەین لە خۆرهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت لە کوردستان و بە تایبەتتر لە باشووری کوردستانە بێ بگەڕینەوە بۆ دامەزراندنی حزبی سیاسی. حزبی سیاسی لە باشووری کوردستانە مخابن درێژە پێدەری عەقڵیەتی خێڵگەرایی و عەشیرەتگەرایی و میرنشینەکان بوون، هەروەکو چۆن هەردوو تەریقەتی قادری و نەقشبەندی درێژە پێدەری عەقڵیەتی میرنشینەکان و عەقڵیەتی خێڵ و قەبەلیەتی بەڵین عەشیرەتگەرایی بوو لە کۆمەڵگەی کوردی. حزبە سیاسیەکانیش بە هەمان شێوە لە دوای ڕوخانی ئیمپراتۆرەتی عوسمانی و لە دوای ئەوەی کە حزبی سیاسی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا چەندین حزبی سیاسی هات نەبوون، باشووری کوردستانیش کاری لەژێر کاریگەری ئەو دەوڵەتانەی دەوروبەر، ئەو بۆ نمونە عێراق، ئێران، تورکیا، سووریا، ئەم کۆمەلگایەش لە باشووری کوردستان لەژێر کاریگەری ئەم دەوڵەتانێدا بیری لەوە کردەوە کە حزبی سیاسی دروست بکرێ، بێتە بوون، ڕۆڵی خۆی بجێڕێ و مخابن. لەو کاتە هەستیارەدا داگیرکەرانی کوردستان بە جۆرێک دەستێوەردانیان کرد لە ژیانی کۆمەڵایەتی کۆمەلگا لە باشووری کوردستان، ژیانی ئابووری، ژیانی سیاسی، ژیانی ئاینی، تەنانەت لە پرۆسەی ئاین و بیر و باوەڕی ئاینیشدا حزبیش بە هەمان شێوە ڕۆڵیان هەبوو لەوەی کە خۆیان چۆن بیانەوێت حزب دروست بکەن و حزب ئاراستە بکەن لە ڕێگەی چەند کەسێکەوە. هەڵبەت ئێرە یعنی لە دەرەوە حیزبەکان دروستکرا و توانیان ئاراستی بکەن. بەڵێ 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 وەک ئاماژەمان پێدا ویستێکی کۆمەلگا بوو، قۆناغێکی ڕاگوزەر بوو لە نێوان ڕوخاندنی ئیمپراتۆریەتی عوسمانی، هەڵوەشاندنەوەی دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی بەرەو دەوڵەت نەتەوە. لە مۆدێلی دەوڵەت نەتەوە حزبی سیاسی هاتەبوون، بەڵام بۆ ئەوەی کۆمەلگە نەتوانێت خۆی ببێ بە خاوەن ئیرادە و بڕیاری خۆی، دەوڵەتە داگیرکەرەکان دەستێکی باڵایان هەبوو لە ڕێگای چەندین کەسایەتیەوە
چەندین حزبی سیاسی بەناو حزبی سیاسیان دروست کرد لە باشووری کوردستاندا هەتا ئێستاش درێژەی هەیە ئەو لێکەوتەی ئەو یا بڵین کاریگەری ئەو دروستکردنی حزبە بە هەژمون و هەیمنەی مۆدێرنەتەی سەرمایه‌داری و کەپیتالیزم ئەو حزبانە نەیانتوانیوە ڕۆڵی خۆیان ببینن. قسەکەت لەبیر نەچێت ئەلێرەیە من موداخەلەیەکە کەم بۆ حزب لە ناو نەتەوەکانی دیکە لە ناو وڵاتانی دیکە توانی مافە نەتەوەیەکان بەدەست بێنێ بۆ لە باشووری کوردستان بۆ لە کوردستان ئەم حیزبە نەیتوانێت ڕۆڵی خۆی ببینێ. بڵێ تەنها لە باشووری کوردستان نییە کە حزبی سیاسی نەیتوانیەوە مافەنەتەوەیەکان بەدەست بێنێ بەڵکو مۆدێلی حکومڕانیەکە جیاوازە ئەو سیستمی دەوڵەت نەتەوەیی کە بۆ گەلان و نەتەوەکانی دیکەی دراوسەی کورد دروستیان کرد بۆ کورد دروستیان نەکرد وەک ئاسی هەر چوارپارچەی کوردستان و بە تایبەتیش بۆ باشووری کوردستان لێرە مۆدێلی ئۆپۆزیسیۆن بوونیان بۆ کورد دروست کرد لە بەرامبەر ئەو دەوڵەتە تازەیی کە بۆ عێراقیان دروست کرد دەوڵەتی مەلەکی دەوڵەتی مەلەکی لە دوای ساڵی 1920ەوە هەتا 1958 بۆ ماوەی 38 ساڵ حکومڕانی کرد لە عێراقدا هەرێمی کوردستانیان با بڵین باشووری کوردستان تەنها و تەنها ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بوون ینی حیزبی کوردی وەکو ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی پێدرا لە عێراقا ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بوونی بینی بۆ بەدیهێنانی ئامانجی باڵای ڕزگاری و نیشتیمانی گەلی کورد بۆ بەدەستهێنانی مافەڕەوەکانی گەلی کورد ئەمانە هەمووی کران بە دروشم و بە شیعار دیموکراسیەت بۆ عێراق و خود مختاری یان با بڵین حکمی ذاتی بۆ کوردستان و ئازادی بۆ گەلی کورد و بەڵام ئەمانە هەمووی چەمکێک بوون کە ڕواڵەت و با بڵین ڕووکەشی دەرەوەی حزبە سیاسیەکان بوون لە ناواخنا لە جەوهەردا بەو شێوەیە نەبوو ینی ئێمە زۆر جاربینیمانە و بیستومانە و ڤیددیۆکانیش ماون و ئەدەبیاتی ئەو حزبانەش ماون کە ڕۆڵیان بینیەوە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان چکە تاوەکو ساڵی 58 کە مەلەکیەت ڕووخا و دواییش کە کۆماری عێراقی نوێ دامەزرا تا 63 ئەو 5 ساڵش هەر پارتی دیموکراتی کوردستان هەبوو لەگەڵ کاژیک کە کاژیکیش و خۆی بوون حزبی هیوا ئەمانە کۆمەڵێک حزبی کەم بوون بەڵام ئەمان گەشەیان دەرەجە یەکەم پارتی بوو پارتی دیموکراتی کوردستان بوو کە بە شێوەیەکی باڵا گەشەی کرد و هەڵکشا و توانی هەژمونی زۆری هەبێ ئەبینیت لە کۆمەڵێک شیعار و لە کۆمەڵێک داواکاری بەرتەسک بەولاوە نەیتوانیوە دەربچێت نەیتوانیوە لەو چوارچێوەیە خۆی دەرباس بکە لەبەرەوە ئەم حزبە ڕۆڵێکی ئۆپۆزیسیۆنی بینیوە بە بەڕواڵەت بەڵام ویستت بابەتی ناواخنەکەیان باسکەی ئەم حیزبانە لە ناواخنە وتوان لە ڕواڵەتە لە ڕواڵەتە سربەخۆیی بووە لە ڕواڵەتە دیموکراتی بووە خود بوختاری بووە بەڵام لە ناواخنە ئەم حیزبانە چۆن بوون ئەوەی کە ئێستا دەرەکەوێت لە دوای ئەوەی کە هاتوونەتە دەسەڵات و هاتوونەتە حکومڕان حەقیقەتەکەی خۆیان خستۆتە ڕوو جەوهەری خۆیان خستۆتە ڕوو ڕاستینەی خۆیان خستۆتە ڕوو کە ئەم حیزبانە نە کوردستانین نە دیموکراتین بەڕاستی و نە حزبیشن حزبی سیاسیش نین چکە بەمانەی وشە ئەگەر حزب بێ ئەبێ مقەوماتی حزبیان تیابێت و ئەگەر کوردستانی بوونایە ئەبوایە ئەوەی کە بینیمانە لە ماوەی ڕابردوو بە تایبەت لەم 35 ساڵی حکومڕانیاندا ئەوەندەی شەڕی پارچەکانی دیکەی کوردستانیان کردووە ئەوەندەی شەڕی کوردیان کردووە لە ناوخۆی کوردستان ئەوەندەی بەڵا و موسیبەتیان بەسەر گەلی کووردا هێناوە ئەوەندە خێروبێریان بۆ کورد نهێناوە نە لەسەر ئاسی هەر چوارپارچەی کوردستان وەنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان باشووری کوردستان بە پێچەوانەوە لەبەرەوە ناوەخنەکەیان ئەمەیە جا ئەمانە حزبی سیاسی نەبوون و کوردستانی نەبوون و دیموکراتیش نەبوون لەبەرەوە ئەنجامەکە ئەبینین بەم شێوەیە دۆخێکیان خوڵقاندووە لە باشووری کوردستان و ئەمە ڕنگدانەوە و کاریگەری هەیە لەسەر پارچەکانی دیکەی کوردستان و کاریگەری هەیە لەسەر تاک بە تاچی کۆمەلگا لە باشووری کوردستان کاریگەری هەیە لەسەر تەنانەت خێزانەکان لە باشووری کوردستان ینی ئەگەر بێت و بمانەوێت باسی بکەین باوەڕ بکە بە دەیان بەرنامەی وە و ناتوانین هەموو شتەکانیان باس بکەین ئەتوانین قۆناغی دوای ڕاپەڕین جۆرێکی دیکە پێناسە بۆ حیزبی کوردی بکەین خۆناغی دوای ڕاپەڕین تۆ بزانە
دوو خوێندنەوەی جیاواز هەیە یەکێکیان ئەوەیە حزبە سیاسیەکان بەناو حزبە سیاسیەکان بەداخەوەکە مەجبورم وا بڵێم جیناوەکو ئاماژەم پێدا حزبی سیاسی نین چکاگەر حزبی سیاسی بوونایە پرۆژە و بەرنامە و استراتیژیانە بوو ئەبواە لە ماوەی ئەم 35 ساڵەدا منجەزات و دەستکەوت و بەرهەمی زۆر گەورەیان هەبوایە بە پێچەوانەوە شکست و دۆڕان و خیانەت و تەسلیم بوونیان هەیە جا جۆرێکیان لە ناوهێنان ئەوەیە کە خۆیان ناوی خۆیانێن و خۆیان کردووە بە وەڵامدانەوەی بارودۆخ و واقعی پێش ڕاپەڕینی خەڵکی کوردستان پەنگ خواردنەوەی ڕق و تووڕەیی و چینەی خەڵکی کوردستان لە ئەنجامی ستەم و بێدادی و جەبەروتی دەسەڵاتی سەدام حوسێن و بەعسیەکان لە هەرێمی کوردستاندا ئەوان خۆیان وا وێناکەن کە ئەمان بەدیهێنەری خەونی خەڵکن و ئەوان توانیویانە ڕابەرایەتی و پێشنگایەتی ئەو ڕاپەڕین و ئەو شۆڕشە بکەن بەڵام لایەنی دووەمی خوێندنەوەکەیان کە من زۆر باوەڕم پێیەتی و من بۆ خۆم ئەمەیان بەڕاستە دەزانم ئەوەی خەڵک بەڵێ پەنگی خواردبەوە خەڵک تووڕە بوو خەڵک پەس بوو بێزار بوو خوێنی لێ ئەچۆڕە کارە ساتی گەورەی بەسەر هاتبوو بەدەست دەسەڵاتدارێتی عێراقیەوە دەسەڵاتدارێتی عێراقی تووشی شکستێکی گەورە بوو تووشی هەڵی سیاسی بوو باهۆزێکی گۆڕانکاری جیهانی و هەرێمی ڕوویدا خەڵک ڕاپەڕینی کرد و ئەبوو حتمی بوو ئەبووە ڕاپەڕین بکە ئەم حیزبانە بە ئیعاز و بە کاریگەری ئەو هێزە نێودەوڵەتیە گەورانەی کە دروستیان کردبوون لە سەرتاوە هێنایانەوە و کردیانن بە حکومڕان بۆ ئەوەی ئازادیەکە لە خەڵک وەربگرنەوە و بیبەخشن بەم حزب سیاسیانە پرۆسەی سیاسی دوای ڕاپەڕین ئەبەم شێوەیەیە یعنی هەرچی ئازادی و ڕزگاری نە کوردستان و نەگەلی کورد نەما لە دوای ئەوەی ئەم حزبانە بوون بە باڵا دەست بەڵکو ئەو ئازادیان لە تاکی کورد سندەوە بەخشیان بەم حزبانە بە ناوی حزبی سیاسیەوە ئەمانە نخبەی سیاسین ینی چۆن هەروەکو لە سەرەتایە وڵاتانی دەرەوە دەستیان هەبووە لە دروستکردنی ئەم حیزبانە بە پێی فەرمایشتەکانی جەنابەت بە هەمان شێوە لە دوای ڕاپەڕینیشەوە پەنگ خواردووی خەڵک و میلەتی کوردیان قۆستەوە بۆ ئەوەی ئەم حیزبانە بێنن بەڵێ ئەم حیزبانەیان هێنا وەکو ئیدارەیەک وەکو فەرمانبەرێک تەنها و تەنها کاربڕێکەرن لە سەرەتایی دەست بەکاربوونیان ینی تۆ ئینسان مرۆڤ دەتوانێت پرسیار لە خۆی بکە ئەگەر حزبی سیاسی بوونایە لە ماوەی ئەم 35 ساڵەدا کامەیە دەستکەوتە استراتیژیەکانیان چەند بەنداوی گەورەیان دروست کرد ئادەی لە چەند شارە شانۆی گەورەیان دروست کرد هۆڵی سینەمای گەورەیان دروست کرد لە چەند شارە نەخۆشخانەی گەورەیان دروست کرد مۆدێرن ینی تا ئێستاشی لەگەڵا بێ بۆ نەخۆشکەوتنی خۆیان و بنەماڵە و کوڕوکچەکانیان هانا ئەبن بۆ هەندەران باوەڕیان بە سیستمی تەندروستی ئەم وڵاتە نیە باوەڕیان بە سیستمی پەروەردەی ئەم وڵاتە نیە قوتابخانە و خوێندنگەی تایبەتیان هێنا تورکی و فەڕەنسی و ئیتاڵی و ئەڵمانی و ئینگلیزی و نازانم چی و کۆری و مناڵەکانی بۆ ئەو ژێرخانە لە بەرچاو ناگری کە ئێمە ئێستا دەیان و سەدان پرۆژەی زۆر گەورەی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستانە دروستکراوە دەیان کەناڵی پێشکەوتووی میدیایی هەیە دەیان دیبلۆماتکاری وڵاتانی دەرەوە لە هەرێمی کوردستان هەیە ئەمانە دەستکەوتنی باشە من پرسیارێک لە جەناب دەکەم و بینەرانی بەڕێزیش ئەمیان وە بیرەهێنمەوە ئەگەر دە ئەوەنەی تر تەلار و کۆشک و شوقە و خان و ڤێلا بچێ بە ئاسمانە سکی مناڵە برسیەک تێرەکات مناڵە هەژارێک فێریەوەیەکات چۆن بنووسێ ئەلفوبیەکەی مامۆستا ئەمین باڵدار ینی ئەمە پرسیارێکی جەوهریە ئایا نەخۆشێک کە نەخۆشەکەوێت پێویستی بە نەشتەرگەریەکە بێت ئەو هەموو کەناڵە هیچیان ئەتوان نەشتەرگەریەکی بۆ بکەن پارەی نەشتەرگەریەکەی بۆ دابینەکەن ینی ئەمڕۆ لە نەخۆشخانەی هیوا نەخۆشێکی توشببووی سەرەتان بە مەوعیدی خۆی پێیان و تۆ ڕۆژی فلان وە مەوعیدیان بۆدانەوە وەرەوە بڕە دەرمان و ئەمڕۆ چۆتەوە و توانە دەرمان نییە ینی ئەو هەموو کەناڵە و ئەو هەموو پرۆژەی بینایی کە چۆ بە ئاسمانەوە ئەو شەقام و ڕێگا و بانەی کە ئەوان شانازی پێواکەن هەمووی بە پارەی میلەت کراوە بە پارەی دزراوی میلەت کراوە ئەوە ئەسان بۆ سپیکردنەوەی پارەی داهاتی میلەتە کە دزیویانە لەبەرەوەی ناوێرن بیبن لە بانکەکانی وڵاتانی دەوروبەر و ئەوروپا و ئەمریکا دایبنێن لێرە سپیەکەنەوە بەڵام ئەگەر کارمەندی وەکەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەگەر ئەم حیزبانە کارمەندی وڵاتانی دیکە بن بۆ ناتوانن لە دەرەوە پارەکانیان دانیان لەبەرەوەی ئەرچێکیان پێ سپاردون تا ئەو کاتی کە لە دەسەڵاتدان لە دوای ئەو کاتە ئەو پارانە هیچ زەمان و گەرنتیەکی نییە بمێنێتەوە بۆ خۆیان لەبەرەوە هەر لێرە باشترە بمێنێتەوە بۆ مناڵەکانیان بۆ کە سوکاریان باش ژینا لەوێ دەسەکانیان ئاشکرا و کەشفە مامۆستا لە دوای 2023 قۆناغێکی دیکە لە حیزبایەتی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان دێتە ئاراوە
لە دوای ساڵی 2023ەوە ئەتوانین بڵین دوای ڕوخانی ڕژێمی بەعز ئەگەرچی دەسەڵات هەر لە لای یەکێتی و پارتی بوو بەڵام جۆرێک لە حزبی دەرەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتی هاتاراوە و لە دوای ساڵی 2009ەوە حزبی ئۆپۆزیسیۆن دروست بوو. حزبی ئۆپۆزیسیۆن توانی ڕۆڵی حزبی مەدەنی ببینێ؟ هەمان ئەو ئەزمونەی کە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان باسمان کرد لە دوای ڕوخانی ئیمپراتۆرەتی عوسمانیەوە لە هەرێمی کوردستان دووبارە بووە. لە دوای ڕوخاندنی سەدام حوسێنەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان دەستی واڵاتر بوو بۆ ئەوەی زیاتر بتوانێت دەست بۆ هەموو سەرچاوەکانی وزە بەرێ لە هەرێمی کوردستاندا. اینجا حزبی ئۆپۆزیسیۆن دروست بوو. ئەم حزبە بەناو ئۆپۆزیسیۆنانە ڕاستە پێشووتر هەبوون بەڵام بۆ شێوازە نەبوو کە لە دوای 2009 بەڕێزە دۆکو ئاماژەت پێدا بە ناوی پاکێجی گۆڕانکاری و گۆڕانکاری لە سیستمی سیاسی باشووری کوردستاندا شەقامیان جوڵان و ڕەیەکی زۆری خەڵکیان بۆ خۆیان قۆرەخ کرد و سوار شەپۆلی ناڕزایەتیەکە بوون بۆ ئەوەی بەڵام لە بەرامبەر ئەمەدا ئەمانیش کۆمەڵێک بەرژەوەندی یا با بڵین بەشداربوونیان لە بەرژەوەندیە باڵاکانی نیشتیمانە لەگەڵ حزبەکانی دەسەڵاتدا ئەمانی ژۆک و دەسەڵاتیان لێهات ئەمانیش ئەو ڕۆڵ و کاریگەریەیان نەما. ینی من بۆ نمونە ئەگەر نمونەیەک بێنمەوە لە وڵاتی وەکو تورکیا ئەکرەم ئیمام ئۆغڵو کە سەرۆکی شارەوانیەک بوو سەر بە پارتی جەهەپە بوو دەستگیر کرا هەرچی شارە گەورەکانی تورکیا هەیە ئاگری تێبەر بوو هەموو خەڵکەکەی ڕژانە سەر شەقام بەڵام لێرە حزبێکی بەناو ئۆپۆزیسیۆنی 15 کورسی هەیە ئەگەر هەر کورسییەکیشی 20,000 دەنگ بە 20,000 دەنگ هێنرابێ ئەکاتە 300,000 دەنگ. ئێنەمان بینی 5,000 کەس نە لێرە نە لە هەولێن نە لە دوهۆک نەڕژانە سەر شەقام. ئەبوایە بەردەمی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و بەردەمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە بەدەیان هەزار دەنگدەری نەوەی نوێ و بۆ ئەوەی کە سەرۆکەکەیان دەستگیر کراوە. لەبەرەوە ئەمە پێمان ئەڵێت ئەمانە حزبی ئۆپۆزیسیۆن نین، ئەمانە هەمان گەمەیە دووبارە ئەکرێتەوە ئەو کەپیتالیزم و سیستمی سەرمایەداریە جیهانی کە ناوچەکە بەڕێوە ئەباوە بەتایبەتیش عێراق و هەرێمی کوردستان بەڕێوە بە خۆی زۆر باش ئەزانێت چۆن بەرنامەدا ئەڕێژێ چۆن گەل بێ ئیرادە ئەکا گەل بێ بڕیاری سیاسی ئەکات. بڕیاری سیاسی ئەداتەوە دەست ئەم حیزبانە بە ناوی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە. باشە مامۆستا جنابەت باست لەوە کرد کە سەرۆکی حیزبێک دەستگیر کراوە کە 15 کورسی هەیە. چۆن 15 کورسی هەیە بەڵام ناتوانێت وەکو جەنابەت وتت 100,000 کەس کۆکاتەوە؟ هەڵبەت ئەو 15 کورسیە و ئەو دەنگانەی کە ئیدعای بۆ ئەکات وەک ئەوەی ئاماژەمان پێدا وەک ئەوەی زۆربەی چاودێرانی سیاسی و چالاکوانان خۆشیان تەنانەت ئۆپۆزیسیۆنەکان خۆشیان حزبە بەناو ئۆپۆزیسیۆنەکان پێداگری لەسەر ئەوەکەن کە ئەنجامی هەڵبژاردن دیزاین کراوە نەک ئەو کورسیانە مافی ڕەوای ئەو حزبانە بێت و ئەوانە بە حەقیقی بوونی نییە ئەوە شتێک نییە وجودیە بێ لە ڕاستیە بەڵکو دیزاین کراوە لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە لەلایەن دەوڵەتە زلهێزەکانەوە کە ناوی کاپیتالیزمی جیهانیە بۆ بەڕێوەبردننی سیاست لەم ناوچەیەدا بۆ دەستگرتن بەسەر سەرچاوەکانی وزە و تاڵانکردن و فەرهودکردنی هەموو خێروبێری ئەم وڵاتە. دەنا ئەگەر ئەو حیزبە بەڕاستی خاوەنی ئەو هەموو دەنگە بێ ئەیکۆ ئەو دەنگانە لە کوێن چۆن ڕازی ئەبن سەرۆکەکەیان بەو شێوەیە ڕادەست بکرێ و بگیرێ و بخرێتە زیندانەوە ئەی بۆ نەمان بینی شەقام بجوڵێ. اینجا خۆ ئێستا ئەگەر مەسەلەکە بابەتەکە تەنها یەکشت بێ شەقام نەشجوڵێ تا حدێک ئاساییە بەڵام ئێمە زۆر باشە زانین شەقام لە باشووری کوردستان ئەقڵێ یعنی خەڵک تاوەکو وەک کوور دەڵێت تا ئاسی لوتی هاتووە بێزاری و ناڕەحەتی و بێدادی و نادادی و نادادپەروەری و نایەکسانی و دزی و گەندەڵی و خیانەت و برسێتی و قات و قڕی و ینی خەڵک گەیشتۆتە تینی. باشە چاوەڕێی چیەکە خەڵک مامۆستا؟ خەڵک دوو هۆکار هەیە لەوەی کە بێ دەنگا یەک لەبەرەوەی دەسەڵاتەکان من ئەم قسەیەم بۆ زۆربەی کەناڵە عەرەبیەکانیش کردووە چکە زۆربەی کەناڵە عەرەبیەکان پرسیاری ئەوم لەکەن بەلایەنەوە سەیرە خەڵکی باشووری کوردستان تاکەی تەحموولەکەوە بۆچی تەحموولەکەوە هۆکارەکە چییە؟ یەک هۆکارەکە ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان دەسەڵاتی تاران و بەغا و ئەنقەرە و دیمەشقی بینیوە دەسەڵاتی داگیرکەرانی کوردستانی بینیوە و ئەوەیشی کە ئێستا مۆدێلە تازەکەیەتی کە بە ئەحمەد شەرعە لە سووریا. دوو بەهۆی نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی کارا ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی و نەتەوەیی ئۆپۆزیسیۆنێک کە لە خۆبوردوو بێ بەڕاستی لە سەنگەری خەڵکدا بێ نەک ئۆپۆزیسیۆنێک بە ڕۆژ ئۆپۆزیسیۆن بێ و بە شەو لەگەڵ دەسەڵاتە
هاوبەش بێ و شەریک بێ یا بابڕین لە شەقام ئۆپۆزیسیۆن بێ بەڵام لە ژوورە داخراوەکانە هاوبەش بێ لە دابشکردنی پارە و داهات و خێر و بێری ئەم وڵاتەدا لەبەرەوە ئەو ئۆپۆزیسیۆنە نییە خەڵک ناچارە تحملی کردووە هەتا ئێستا بەڵام ئەمەش مانای ئەوە نییە هەتایە تحمل باشە مامۆستا ئێمە جەناب دەفەرمووی ئەو ئۆپۆزیسیۆنە نییە یا ئەو حیزبە نییە کە شەقام پەنای بۆ بەرێ چاوەڕێ بین کە ئێمە ئیمامی مەهدی بێت و ڕزگارمان بکات نەخێرش مەرج نییە چونکە لە زۆر وڵات و لە زۆر گەلانی جیهاندا ئەوەمان بینی و حیزبی ئۆپۆزیسیۆنی کارا و ئاکتیڤ و چالاک و بەو شێوەیەش نەبووە کە ئێمە ئەی خوازین بەڵام کە کاتێک کە خەڵک ڕق و تووڕەیەکە پەنگی خواردوێتەوە بۆ خۆی لە ناو شەقامدا لە مەیداندا کادیر و سەرکردە و سەرۆکیشی دروست کردووە و خەڵک تەقیوەتەوە و دۆخەکەی قبول نەکردووە و وەرچەرخانی ئەنجام ئەوەندەمان کادیر و سەرکردە لە ناو شەقام هەیە کە بتوانێت ڕزگارمان بکات لەم دەسەڵاتە هەموو ئەوانەی کە ئێستا خۆیان ناوناوە سەرۆک و سەرکردە بڵین بە ڕەنج و بەها و پیرۆزی و ئیرادە و خۆراگریەکانی گەلی کورت بوونە بۆ کەسە لەبەرەوە لە شەقام و لە ناو کۆمەڵگەدا خەڵکانی زۆر بەتوانە هەیە خەڵکانی زۆر کاریگەر هەیە خەڵکانی زۆر لێهاتوو هەیە بەڵام هەلی بۆ نەڕەخساوە نەکرد تەنها لە بواری سیاسەتدا تەنانەت لە بواری هونەر و ئەدەبیشدا مەبینە زۆربەی ئەوانەی کە بەناو دەرکەوتون و زۆر ئیبراز کراون هۆکار هەیە فاکتەری تایبەت بەخۆی هەیە ئەمانە دەرکەوتون بۆ سیاسەتی شەروەهایە باشە مامۆستا جەنابەت فەرمووت هەل لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەت بەوە کرد کە ئەم وڵاتە زلهێز و ئیقلیمیانی کە لە دەرەوەن ڕۆڵی گەورەیان هەیە لە دروستکردن و پێشخستنی هەندێک حیزب و تەنانەت باست لەوە کرد کە دیزایانی هەڵبژاردنەکانی شەکەن ئەم سەرۆک وڵاتانە ئەم وڵاتانی دەرەوە ئەم وڵاتانەی دراوسێمان ڕێگادەن ئەم خەڵکە لە ناو شەقامەوە دروست بێت و بەڕێوەبەرێکی باشی ئیداری وڵات لە هەرێمی کوردستانە دروست بێت ئەگەر کاتێک ئاستی وشیاری کۆمەڵگە بگاتە ئەو ئاستا کە ببێ بە خاوەنی ئیرادە و بڕیاری خۆی ئەو کاتە وەک ئەزمموی ڕۆژاوای کوردستان بیرمان نەچێت لە ڕۆژاوای من پرسیار لەسەرەوەکەم مامۆستا بڵێ باس لەواکەم کە ئایا هەمان پێناسەی حیزب کە باست کرد لە باشووری کوردستان بۆ ڕۆژاوای کوردستانیش دروستە؟ نەخێت پێچەوانەکەی تەواوە ڕێک پێچەوانەکە ڕاستە من ئەگەر بێت و باسی کۆمەڵێک وەکو سەمپڵ وەکو با بڵین نمونە بێنینەوە تا ئێستای لەگەڵا بێ لە ڕۆژاوای کوردستان ئەوەی کە تێکیان شکاندووە پشتا و پشتی دەسەڵاتە سەرۆکی تامردنە بۆ نمونە ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان کە وەک نمونەیەک پێشکەشیان کردووە بە کۆمەلگا هەم لە ناوخۆ هەم لە دەوروبەر و هەم لە جیهاندا ئەو شەفافیەتەیە لە داهاتدا ئەو نەبوونی گەندەڵیەیە ئەو جۆرەیە لە دادپەروەری لە نێو هەموو پێکاتە و چین و توێژەکانی کۆمەلگەدا و ممارەسەکردنی سیاسەتە بەو شێوەیە کە سەرۆک و سەرکردە دەساودەسی دەسەڵات ئەکات نەک پشتا و پشتی دەسەڵات وە پێشەنگن لە هەموو کار و چالاکیەکدا لە هەموو خەباتێکدا لە هەموو شەڕەکاندا ینی بۆ نمونە ئەگەر باسی بکەین کەسێکی وەکو بەڕێز ساڵح موسلیم کە هاوسەرۆکی پەیە دەبوو شەڕوانی کوڕی لە ساڵی 2014 لە کاتی گەرمەی شەڕەکانی کۆبانێ و هێرشەکانی داعشدا شەهید کرا و ئەمە وەکو نمونەیەک ئەمە بۆ هەموو ئەو هەواڵانەی ترکە لە پلەی و پۆستی باڵای حیزب و لە ئیدارەشن بە هەمان شێوەیە ینی نەمان بینی کەسێکی وەکو بەڕێز مەزلوم عەبدی مەترێک ئەرزەی بەناوەوە بێ نەمان بینیەوە تا ئێستا هاوسەرگیری نەکردو ینی ژیانی هاوژینی پێک نەهێناوە مەترێک ئەرزی لەسەر تاپۆ نەکراوە باشە ئەگەر تۆ ئەمە مقارنە بکەی بەراوردێکی ئەتەوێ بڵێ سەرکردەکانی ئەوێ لەگەڵ خەڵکە ژین سەرکردەکانی ئێرە لەگەڵ خەڵک ناژین سەرکردەکانی ئەوێ سەرکردن سەرکردەکانی ئەوێ بەڕاستی هەڵقوڵاوی ناخی کۆمەلگەیەکی ستەم لێکراوی
وێرانی با بڵین خوێنی لێ ئەچۆڕێت جەستەکەی ئەیەوێت تیماری ئەو برینانە بکات ئەوانە ئێرە بە پێچەوانەوە ئەوانەی ئێرە لە یەکەم ڕۆژەوە هاتوون لە 91ەوە ئەوەی ئێمە بینیمانەوە پێش 91یەکیش ئێمە زۆر ئەزمموی شاخیشمان لە بیرە کە چیان کردووە و چۆن ڕفتاریان کردووە و چۆن شەڕی ناو خۆیان کردووە و چۆن لەگەڵ پارچەکانی ترای کێشەیان هەبووە و چۆن ناچینە ئەو درێژەوە بەڵام تەنها ئەم 35 ساڵی ئەزمونە لەبەر چاوە ئەگەر ئەمە باس بکەین لە یەکەم هاتنیانەوە دەستیان برد بۆ هەموو پیرۆزیەکانی ژیانی خەڵک دەستیان برد تەماعیان کردە ناموسی خەڵک بەڕاستی بەداخەوە ئەو قسەیەکەم بەهای پێشمەرگەیان نەهێشت من کەسێکی نزیکی خۆم زیاد لە 40 ساڵە پێشمەرگەی دانەبراوە باشە 40 ساڵ پێشمەرگەی دانەبراوە ینی نە تەسلیم بۆتەوە نە هیچ پەیوەندی هەر لە وڵاتەش نەبووە بە پلەی عەمید خانەنشینیان کردووە لە مانگی 11 تا ئێستا 1 دینار موچەیان نەداوەتێ ینی لە کوێی دنیاە بووە خەباتگێڕێکی دێرین پێشمەرگەیەکی دێرین شڵزەی پار لە 11 ساڵی 2024ەوە بە ناوی خانەنشینیەوە نردوویانەتە ماڵەوە تا ئێستا 1 دینار موچەیان نەداوەتێ ئێستا کرێکاریەکات ئەخر لە کوێی دنیاە بووە ئەگەر ئیتیجای سیاسی گۆڕاوە نەخێر نە ئیتیجاهی سیاسی گۆڕاوە هیچ شتێک لەبەرەوەی مامەڵەکانتان تەواو نەبووە مامەڵەی خانەنشینیەکەتان نەخێر قوربان ئەمە پلانە بۆی پێشمەرگە بێڕێز بکەیت پلانە بۆ ئەوەی خەڵک ئاوات نەخوازێ بەوەی بڵێ خۆزگە منیش پێشمەرگەیەک بوومایە ئاوە لەناو خەڵکە ڕێز و شکۆمە بواە چکە کاتێک حزب ڕێز و شکۆی نەما کە بوو بە دەردەستی وڵاتانی دراوسەیە کە کردیان بە دوژمنی گەلەکەی خۆی هەوڵەدا خەڵکە باشەکە تێک بشکێنێ ینی ئێسام حیزبانە داردەستی وڵاتانی دەرەوە و دوژمنی ئەو سیاسەتەی کە ئەیکەن بڵێ ئەوەمان پێڵێت جگەلەوە هیچی ترمان پێناڵێت جینا بۆ نمونە مامۆستایەک 40 ساڵ خزمەتی هەیە پەکی کەوتووە پیر بووە نەخۆشە ئەنواعی نەخۆش ناتوانێت بڕوا کرێکاری بکە ناتوانێت بڕوا ئیش بکە لە مانگی 11ەوە دوام موچەیان داوەتێ موچەی مانگی 12یان دزیوە باشە ئەوە لە مانگی 8 داین تا ئێستا معاملەی خانەنشینی تەواو نەبووە موچەی وەرنەگرتووە بە چی بژی من پرسیار لە جەناب ئەچینە سەر هەر درێژە دەین بە قسەکانمان لەسەر ڕۆژاوای کوردستان باشە خۆ لە ڕۆژاوای کوردستانیش بەڕێز مامۆستا لوقمان لە ڕۆژاوای کوردستانی نەوت هەیە ئایا هەمان ئەو کێشەی کە ئێمە هەمانە لەسەر نەوت وەکو نمونە باسیەکەی نەگین ئەوانیش گومرگیان هەیە ئەوانیش کێشەی کارەبایان هەیە ئەوانیش کێشەی سیاسیان هەیە قەیرانی ئاویان هەیە بۆ ئەم قەیرانن لە لای ئێمە ئەوەندە قوڵن بۆ ئەم قەیرانانە لە ڕۆژاوای کوردستان کە هەمان دەسەڵاتدارەتی کوردیە ئەم نمونە چییە لە ڕۆژاوای کوردستان بۆ بەم شێوەیە بۆ لێرەوایە لە سەتای ساڵی 2011ەوە کە گەل لە ڕۆژاوای کوردستان ڕاپەڕی دەوڵەتانی هەرێمی زۆر هەوڵیاندا کە ئەو ئەزمونەی باشووری کوردستان بگوازنەوە بۆ ڕۆژاوای کوردستان چۆن لێرە هەیمەنە و هەژمونیان هەیە لە ڕێگای حزبەکانەوە چۆن لێرە توانیویانە کۆنتترۆلی وردەکاریەکانی ژیانی خەڵک بکەن چۆن لێرە توانیویانە هەموو جومگەکانی ئابووری کۆمەڵگە داگیر بکەن ویسیان لە ڕۆژاوای کوردستانیش ئەمە بکەن بەڵام خۆشبەختانە پارتی یەکێتی دیموکراتی پەیەدا بواری نەدا بەو دەوڵەتە هەژمونگەرایانە بتوانن بەو شێوازە کۆنتترۆلی ئەوێ بکەن بە پێچەوانەوە بوو بە خاوەن هێز و ئیرادە و بڕیاری سیاسی خۆی پشتی تەنها بەگەری خۆی بەست نەیهێشت ئەو هێزە هەرێمی و نێودەوڵەتیانە بێن بەو شێوازە یاری بە چارەنووسی ئەو گەلە و ئەو نیشتیمانە بکەن نیشتیمانەکەش ئەتکولاقە بکەن و کۆمەڵگەکەش لەبەر یەک هەڵبۆشێن و وێرانی بکەن و برسی بکەن بە پێچەوانەوە ئەوان بۆ نمونە من ئینێکی بەڕێز ساڵح موسلیم لە گەرمەی شەڕەکانە کە ئابلوقەش لە سێمەلکاوە خراپوە سەریان لەلایەن دەسەڵاتدارانی باشووری کوردستانەوە کە دەواازەکانیان لێدا خراپبوو بەرامبەریشیان بەشار ئەسەد بوو ئەو دیویشیان داعش بوو هێرشیە کردە سەریان وتی ئەگەر گەڵای دار بخۆین ئێمە سەرمان نەوی ناکەین چکە لەلایەکەوە تورکیا هێرشی بۆکردن لەلایەکەوە دەرگای سیمەلکیان لێدا بەڵام بەرپرسانی ئێرەش هەمان قساکەن کاڵێن ئێمە خۆمان ناچەمێنینەوە بۆ بەرپرسانی عراقی ئەگەر خۆیان ناچەمێنەوە بە هەرێمەکەیان بەڕێوە بەرن ئەگەر خۆیان ناچەمێنەوە بە ئەو بڕیارانەی کە ئەیەن خاوەنی بڕیارەکانی خۆیان بن ئەگەر خۆیان ناچەمێنەوە ئەو گەلە برسیە لە ئەنجامی چێ برسی بووە ئەو نیشتیمانە لەبەر لە ئەو گەلە لەبەر چی لەبەر یەک هەڵوەشاوە ئەو هەموو گەنجە بۆ سەری خۆی هەڵەگرێ ئەچێت خۆی ئەدا بە بەحری ئیجەوە بخینچێنێت ئەو هەموو کوشتارە چییە ئەو هەموو ژن کوشتنە چییە ئەو هەموو تەلاق و جیابوونەوەیە چییە ئەو من پێت ئەڵێم ینی بۆ نمونە سادەترین شت ئەو
دواخستنی موچە و ئەم گەمەی موچەیە ئەم یاری مشک و پشیلەیە کە ئیکەن لەگەڵ بەغدا کە خۆیان نیکەن تەعاان ئەمان بەس ئامێریەکەن بەکاریانێنن جیناخۆ بڕیارەکە لای ئەمان نییە بۆتە هۆی لەبەرێک هەڵۆشاندنەوەی سەدان و هەزاران خێزان ئێ باشە مناڵ سەرگەردانە بێ ئێمە حکوومەتی عراقی لی بەرپرسە حکوومەتی هەرێمی کوردستان یا بەرپرسانی هەرێم حکوومەتی عێراقی بۆ لی بەرپرس بێ حکوومەتی عێراقی 2 ساڵە بە حساب نەوتی هەرێم لە ڕێگای بۆری جەیهانی تورکیەوە وەستیان دراوە جیناخۆ لە 2014ەوە هەتاوەکو 2023 وەنیە بۆ ماوەی 9 ساڵ هەموو نەوت و داهاتی هەرێمی کوردستان لەژێر دەستی چیا بوو لەژێر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو ئێ باشە 50 و چەم خەڵک دزراوە 50 و چەی دزراوە خەڵک لە ماوەی ئەو 9 ساڵەدا لەبەرەوە بۆ حکوومەتی عێراقی تۆمەتبار بکەین ئەشۆبیلا حکوومەتی عێراقی پار 12 موچەی ناردووە ئەم ساڵیش موچەکانی ناردووە ئەگەر بێت و ئەمان ئینی پێ نەکەن شەڕی پێ نەفرۆشن ئەمان بیانووی نێنە دەست ئەمان ڕێگر نەبن لە بەردەم پرۆسەی ناردنی موچە حکوومەتی عێراقی داواکاریەکانی زۆر ڕەوایە ئەڵێ نەوتەکە ڕادست بکەن بە کۆمپانیە سۆمۆ بیفرۆشێ ینی معقولە لە چلەی زستانە من بەرمیلی نەوتم کڕیوە بە 260,000 دینار دوو بەرمیلم کڕیوە بە 520,000 ئەمان بەرمیلێ نەوتە فرۆشن بە $30 $30 کاتە 40,000 ێ باشە معقولە هاوڵاتیەک بەرمیلێ نەوت بکرێ بە 260,000 لە بازاری ڕەش ئەمان نەوتەکەی نیشتیمانەکەم بجزن بیفرۆشن بە $30 پارەکەشی دیار نەبێ ئەژلێ قەرزارین داهاتەکەشمان دیار نییە نا بەو شێوازە نییە ئەزیزم حکوومەتی عێراقی ئێمە ناڵێن حکوومەتی عێراقی باشە ناڵێن حکوومەتی عێراقی حکوومەتێکی دیموکراتیە ناڵێن لە عێراقا گەندەڵی نییە ناڵێن لە عێراقا دادپەروەری هەیە ناڵێن لە عێراقا پێشکەوتنێکی مۆدیرن هەیە بە گوێرەی مافەکانی مرۆڤ نەخێر بە پێچەوانەوەیە لەوێ شەڕەکە بەردەوامە شیعە شەڕی دەسەڵاتەکات و ببوورە تا سەر ئێسقان خراپی هەیە دواکەوتن هەیە خزمەت گوزاری نییە بەڵێ نادیموکراسیەتە نادادی هەیە مافی مرۆڤ پارێزراو نییە خۆ من ئەمە چەندین جار لە کەناڵە عەرەبیەکانی شەو وتومە باسی کە باسی هەرێمەکەن وتومە ئەوانەی لە مزاهرەکانی 2019 ئەو هەموو زیاد لە 100 کەس شەهید کرا لە چالاکی مەدەنی لە چالاکی سیاسی لەلایەن هێزی نادیارەوە لەلایەن ئەو هێزانەوە بۆ نمونە باسی زیندانی سیاسی نهێنی لێرە لەوێش زیندانی سیاسی نهێنی هەیە ئەوەی کە لێرە هەیە لەوێ ڕەنگە بە زیادەوە هەبێ لەبەرەوە قسەکە بۆ ئەوە نییە بڵێم دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراق دەوڵەتێکی مۆدیرن و عیارە 24 لە ڕووی دیموکراتی و دادپەروەریەوە نابێ شێوەیە نییە بەڵام بۆ هەرێمی کوردستانێکی 5 ملیۆن کەسی بۆ بەناو دەسەڵاتێکی حزبی سیاسی کوردی کە ئەڵێ ئێمە خاوەن مێژوویەکی 60-70 ساڵین لە مەجای بەرهەمهێنانی دیموکراسیە بۆ بەدەستهێنانی ئەم حیزبانە کە هەوڵیان داوە بۆ دەستخستنی دیموکراسی یا پێگەیاندنی خەڵک بە مافێکی دیموکراسی خۆیان ئەم حیزبانە نەیانتوانی ئەو ڕۆڵە ببینن پارتی دیموکراتی کوردستان 78 ساڵەدا مەزراوە دوو سەرۆکی هەبووە ینی من تەنها نمونەیەکی زۆر زیندوو ئەگەر باسی بکەم ئەم لە سیستمی دیموکراسی هەموو جیهاندا ئەگەر بێت و بگەڕێیت لە هەموو قاموسی دیموکراسیەتدا نایدۆزیتەوە و نایبینی حزبێکی سیاسی 78 ساڵ تەمەنی بێ دوو سەرۆکی هەبێ دوو سەرۆکەکەش باوک و کوڕێک بن و بۆ 78 ساڵی داهاتوش ئەم حزبە دەسەڵاتدارێتی و سەرۆکایەتی ئەو حزبە لەو بنەماڵەیە دەرناچێت لەبەرەوە ئەمە ئەگەر بکەین بە نمونەیەک بکەین بەڵام ئەم قسەیە بۆ هەموو حیزبەکان ئێستا ڕاستە بەڵێ لە باشووری کوردستان قوربان هیچ جیاوازێکی نییە حزبەکانی بەناو ئۆپۆزیسیۆن بۆ نمونە حزب هەیە ئەمیندارەکەی ماوەیەک بۆ ماوەی 4 ساڵ جێ ئەبێتەوە یەکگرتووی ئیسلامی بەرز محەممەد فەرج ئەمیندارەتی وەرگرت دوایی مامۆستا سەلاحەدین بادین گەڕایەوە عەلی باپیر لەوەتی کۆمەڵ دامەزراوە هەر مامۆستا عەلی باپیر ئەمینداری کۆمەڵە بەنسبەت حزبەکانی تریشەوە بە هەمان شێوەیە بۆ نەوەی نوێ بۆ هەمویان لەبەرەوە ئەمە هین بووە ئەمە ڕەنجی داوەتەوە ئەمە بووە بە ڕێژەی نەگۆڕ لە باشووری کوردستان چارەسەرمان چییە مامۆستا لوقمان چارەسەر تەنها وشیاری خەڵکە ئاستی وشیاری خەڵک بگاتە ئەوەی کە تێبگات ئیتر نێڵێ ئەم حیزبانە بە ناوی دەسەڵات و بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە یاری بە چارەنووسی ئەو خەڵکە بکەن بیخەڵەتێنن وەکو مێگەل
لەگەڵ ڕێزم بۆ خەڵکی بە ڕێزی کوردستان بیبەنە سەر سندوقەکانی دەنگدان وەک ئەڵێ ئیباتە سەرکانی ئاوی نادا و ئەیهێنێتەوە باشانی نەشینە سەر سندوقەکانی دەنگدان بۆ نمونە ئەگەر جارێک بایکۆتێکی گشتی بکرێت چیە بێ خۆ دنیا کاول نابێت هەر تەنها جارێک بایکۆتێکی گشتی بکرێ ئەو کاتە حزبەکانی دەسەڵات شەرعیەتیان نامێنێت یعنی من پرسیارە لە جەناب دەکەم لە 2009 گەورەترین ئۆپۆزیسیۆن کە خەڵک هیوای لەسەر هەڵچنی بوو ئەو ئیتیلافە بوو ئەو هاوپەیمانەتی نێوان گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوو بوو وەنیا ئەو سێ لایەنە خەڵکیان بردە سەر سنووقەکانی دەنگدان و هێنایەنەوە خەڵکیان بێهیوا کرد ئەی باشە ئەگەر پێچەوانەکەی ڕاست وایە ئەگەر بیان و تاداوا لە خەڵکەکەین بایکۆت بکات شەرعیەتیان بۆ یەکێتی و پارتی ناهێشتەوە ئەی وایە ینی بڕوات وایە حزبەکانی ئۆپۆزیسیۆنیش جۆرێکن لە ناو یاریەکە وەکو جەنابەت باست کرد لە تۆم و جیریەکەیە یاریەکە یەکێتی و پارتی تەواوەکەن بە دڵنیایی جینە ناکرێت ئەمە بۆ ماوەی 35 ساڵە یعنی ئەمە زیاد لە 15 ساڵە ئەم ئەزمونە ئەوە چەندین خولی پەرلەمانە دووبارە بێتەوە یعنی خەڵکیان نردۆتە پەرلەمان زمان لە دەمیانە هەر قسەیەک ناکات هەر ئەسڵەن ئێستا داکۆچی لە مافی خۆی ناکات پەرلەمانێک هەڵبژێردراوە ئەندامەکان ڕوحی ئەوەیانتیانە توانای ئەوەیانتیانە بڵێ بۆ هەڵ کۆنابێتەوە پەرلەمان کۆنابێت بەڵام خەڵک لە ئیستیبدا دەترسێ آخر بۆچی خەڵک لە ئیستیداد بترسێ ینی خەڵک خاوەنی ئەو هێز و ئیرادە و باوەڕی خۆیەتی بتوانێت خۆی بەڕێوە بەرێ ئێمە چیمان لە خەڵکی تر کەمترە ئێمە چیمان لە خەڵکی ڕۆژاوە کەمترە ینی کورتەر کووردە ئەو هێز و ئەو مۆڕاڵ و ئەو توانایی لە کچ و کوڕی لە ڕۆژاوای کوردستاندایە هەر ئەو هێز و مۆڕاڵ و توانە و خۆڕاگریەدایە خۆراگرەیە لە تاکی کووردا بۆ لە باشووری کوردستان هەست ناکەی پەروەردەمان فەرقی هەبێت بەڵێ تەنها پەروەردەکەیە تەنها چکە بزانە سیستمی دەسەڵاتدارێتی چەندین پایی هەیە کە لەسەری وەستاوەوە لە چەندین کەناڵەوە ئاراستەی کۆمەلگاکە یەک لە کەناڵەکان ڕاگەیاندنە دوو ئاین مەلەکانی مزگەوت و خەتیب و پێشنوێژەکانن وتار خوێنەکانن بانکخوازەکانن یەکێکی تریان پرۆسەی پەروەردەیە لە قۆناغی باخچەی ساوایانەوە هەتا ئەگاتە زانکۆتە لە باشووری کوردستان هەوڵ دراوە تاکی بێ ئیرادە بەرهەم بهێنێت تاکی کۆیلە بەرهەم بهێنێت ئەها جاران لەگەڵ ڕێزم بۆ بینەران و بیسەران ئەسپی عاربانە هەبوو زۆربەی هاوتەمەنانی من و ئەوانەی لە من گەورەتر بوون جا دوو قایشیانە کرد بەلا چاوی ئەسپەکەەوە بۆی ئەسپەکە بەس بەردەمی خۆی ببینێ ئەم لە ئەولا نەبینێ جا دەسەڵات هەمیشە ئەوە ئەخوازێت ئەوێت خەڵک هیچ نەبینێت تەنها بەردەمی خۆی مەترێک ببینێ و دوورتر نەبینێ تەنها ئاگای لای ورجی بێ لای ئەو بێت خۆی تێرکە کۆمەڵێک مشکلەی بۆ دروست بکە ئاگایداری هیچ بابەتێکی تر نەبێت ئەمەی کە کراوە لە باشووری کوردستان ئەبەم شێوەیە کراوە بەداخەوە حزبەکانی بەناو ئۆپۆزیسیۆن تەواوکەری ئەو سیاسەتە بوونە دێنەوە هەمان ئەو ڕستە و ئەو جوملانە ئەجوونەوە ئەیڵێنەوە ینی هەتاکەی ئێمە دابنیشین وتەبێژی حکوومەت قسەیە بکە و کەسێک لە ئۆپۆزیسیۆن وەڵامی ئەم گەمەیە ئەبێ کۆتایی پێبێت زۆر سپاس دەکەین مامۆستا لوقمان حەسەن وەکو شرۆڤەکاری سیاسی لەگەڵ ئێمە ئەمڕۆ گفتوگۆت کرد کاتی تایبەتی خۆتت بە ئێمەدا زۆر سپاس دەکەین بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا لوقمان حەسەن کۆتایی پێهێنا کە قسەکردن بوو لەسەر ڕۆڵی حزب و کاریگەریەکانی بۆ بەدەستهێنانی مافی گەل ڕێز و سڵاو بۆ ئێوەش هەر بژین